خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوایەوەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق ئەنجام درا جگە لە هەرێمی کوردستان بڕیار بوو ئیدارە تازەکان بە لەسەر یاخود بەرمەبنای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بێ. کورد توانی دەنگێکی باش لە کەرکووک دەستەبەر بکات و بەدەستی بهێنێت یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی کورسیەکانی جێگای دڵخۆشی بوو و بانگەشەکەشیان بەوە بوو کە پارێزگاری داهاتووی کەرکووک دەبێت کورد بێ. هەرچەندە لە تەواوی پارێزگاکانی تری عێراق جگە لە کەرکووک و سەلاحەدین تا ئێستا نەتواندراوە پارێزگار دیاری بکرێت. کەرکووک وەکو ئەوەی کە کێشەی لەسرە بە ناوچی کێشە لەسەر هاتووە چەندین کۆبوونەوەی لایەنە براوەکان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق ئەنجام دراوە، بەڵام دەرەنجامێکی نەبوو. پێشنیازی جۆرا و جۆر هەیە. هەندێک لە پێشنیازەکان باز لەوەکەن کە دەوری بێ، هەندێکی تر باز لەوەکەن کە پۆستەکان دابەش بکرێت. ئەمە هەر ململانێکە لە نێوخۆیی نییە، بەڵکو ململانێکە کەوتۆتە دەستی وڵاتی ئیقلیمیەکانیش. ئەوانیش بەشێکیان نایانەوێت کە کورد لەو شارە پارێزگار دابنێن. و جگەلەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بابەتێکی تر هاتە پێشەوەیژەوە بوو کە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بەشێک لە عەرەبی سونە و بەشێک لە تورکمان ڕێککەوتووە کە پارێزگار بە جۆرێکی دیکە بێت. هەموو ململانێن نێوخۆی سیاسی، ئیقلیمی، مەزهەبی وای کردووە کە تا ئێستا کەرکووک بەبێ پارێزگاری هەڵبژێردرا و بمێنێتەوە. تا ئێستا ڕاکانچبووری پارێزگاری وەکالەتە. ئەمە تا چەند کاریگەری لەسەر کەرکووک هەیە، ئەوە کەرکووک یان کورد دەبێت چی بکات. ئەگەر قەرارە کەرکووک پیرۆزیەکی هەیە لای کورد وەک کە هەیەی لای هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان، پێویستە لایەنە سیاسی و براوەکانیش بەو ڕۆحیەتەوە کار بکەن. ئەم شەو لەسەر ئەو بابەتە گفتوگۆکەین کە چێ بێتە پارێزگاری داهاتووی کەرکووک یان چێ بێتە پارێزگاری داهاتووی کەرکووک بە میوانداریەرێک لە بەڕێزان بەڕێز محەممەد نەسرەدین هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان بەڕێزیان بە سوپاسێکی زۆرەوە لە کەرکووک لەگەڵمانە، هەروەها بەڕێزی دایک تاجێگری لە پرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزی شار لە کەرکووک لەگەڵمانە. مامۆستا محەممەد ئەم کاتت باش. دوا زانیاریەکان لای بەڕێستان چین، ینی بەچی گەیشتۆ مەسلەی دانانی پارێزگارێکی هەڵبژێران پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک؟ کاکەزانە ئەم کاتەی تۆ بینەرانی کەناڵی کورسات باش دیارە ئەوەی تا ئێستا هەیە دوای دانیشتنی جەولەی سێم لەگەڵ بەڕێز محەممەد شاه سودانی کە ئیتیلاف ئیدارەت کەرکووک کۆبوونەوەکەی کرد سەرجەم لایەنە سیاسیەکانی برا و بەشدار بوون، دیار بوو تا ئەو جۆرە ڕێککەوتن و یەک تێگەیشتنی کە تەڕەحکرا لە دانیشتنەکە ڕەت کرایەوە لەبەرەوەی تەواوی خواستی کەرکووکەکانی لە خۆ ناگر یاخۆت نوێنەرایەتی هەموو براوەکانی ئەنجومەنی پارێزگا نەئەبوون بە شەریکی ڕاستەقینەی دەسەڵات و جۆرێک لە لێک تێگەیشتن و ڕێککەوتن پێشکەش کرا کە بەجددی ڕێککەوتنیی غەریب و نامۆ بوو کە تۆ براوەی یەکەمی هەڵبژاردنەکان لە شارەکە دوورخەیتەوە وەلایەنەکانی کە ببنە براوەی یەکەم و یاخۆ شەریکی سەرەکی لە بەڕێوەبردننی شارەکە دیارە ئەوە فەشەریەنە. ئەوەی کە تا ئێستا هەیە پێم وانێ هێزە سیاسیە کەرکووچەکان براوەکان توانی بێتان هەنگاوێکی گەورە بنن بۆ ئەوەی بتوانن ڕێککەون لەسەر چۆنیەتی ئیدارەی کەرکووک و دیاریکردنی پارێزگار. دیارە پێم وایە ئەمەش دەگەڕێتەوە بۆ خلافە ناوخۆیەکانی پێکاتەکان. ینی بۆ نمونە پێم وایە لە دوایین ڕێککەوتنی کە کرابوو هەموو عەرەب بەشدار نەبوو، ڕاستە کوردش هەموو بەشدار نەبوون، بەڵام دوای فەشەلی ئەو ڕێککەوتن ئەوەی کە ئێستا هەیە پێم وایە هەندێک لایەن پێی باشە بارودۆخی کەرکووک ئاوها بمێنێ. ینی بۆ نمونە ئێستا لایەنی عەرەبی کە پۆستی پارێزگاری لایە پێی باشە ئەگەر ئەم کێشەی یەکلا نەکرێتەوە. ئەوە وا نزیکەی چەند حەوت مانگە هەڵبژاردن کراوە تا ئێستا ئەو پارێزگارە دەبوو نەمینێت، تا ئێستا ئەو پارێزگارە حەوت مانگە لە ئەنجامی ڕێگنەکەوتنی لایەنەکان لە پۆستیمەوە کەواتە بە بەردەوامبوونی ڕێگنەکەوتن پۆستی پارێزگار لای عەرەب دەمینێ و ڕەنگە زۆر گۆڕانکاری کە لە بەرژەوەندی کووردە نەکرێت. ئەوەی کە بەلای ئێمەی کوردی کەرکووکەوە گرنگە کاکەزانە ئەوەیە نێوماڵی کوردی هەردوو لایەنی براوەی کوردی لە شاری کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان و
پارتی دیموکراتی کوردستان چه هەنگاوێکیان ناوە بۆ ئەوەی ئیستحقاقی کورد لە شاری کەرکووک لە پۆستی پارێزگار و پۆستەکانی کا وەکو یعنی ئیستحقاقی کورد داوا بکرێ نەک وەکو ئیستحقاقی حزبی ئەوەی کە کێشەیە کاکزانە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان چەندین دانیشتنی کردووە لەگەڵ عەرەب و تورکمان ڕێکەوتنی زارەکیانی ڕێکەوتنی تا هەنگاوی کۆتاییش کردووە لەگەڵ دۆڵان ئەوەی کێشەی تا ئێستا ئامادە نیە لەگەڵ یەکێتیە دانیشتنی ڕاستەقینە و لێکتێگەیشتنی ڕاستەقینە و گفتوگۆی جدی بکات بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێت چۆن ئیستحقاقی کورد لە پۆستەکان و لە پارێزگای کەرکووک وەکو ئیستحقاقی پێکاتە وەرگیرە کەواتە ئەوەی کێشەی کوردە کە پێم وایە ڕێگری سەرەکیە لەوەی کورد استحقاقی خۆی وەکو براوەی یەکەم وەرگرێ خلافە سیاسیەکەی بینی یەکێتی و پارتیان بۆ گەیشتمەتە ئەو قەناعەتە و پارتیش ئەمەی نەشادۆتە زۆر جار ئەو پێی وایە ئەم بارودۆخە ئاوها بمێنێ پێی باشترە لەوەی پارێزگاری دیاری بکرێ یەکێتی بێکەواتە خلافی نێوخۆی ماڵی کوردی هۆکاری سەرەکیە کە کورد ناتوانێت پۆستی پارێزگار وەکو ئیستحقاقی کوردی داوا بکە و کارتی فشارچی زیاتر بێ بەسەر چ لایەنی عەرەبی و چ لایەنی تورکمانیش. مامۆستا محەممەد ئەمە بەڕاستی مەترسیدار نیە بۆ پرسیینەتەوەی نیشتیمانیمان کە ئێمە ئێستا بەڕاستی ئێمە ئەمالێ هاتۆ زۆرێک لە کەناڵە مێدیایەکانیش فۆکەسمان هەر لەسەرەوەیە شتێک پارەی تر هات بۆ موچە ئەوە نەهات ئەوە دواکەوت ئەیکەین لیستەکە ڕاگەندرێ کەی ڕناگەندرێ کاملەن کۆی سێکتەرەکانی ترمان بیرچۆتەوە ئەوە تا شوێنێکی وەکو کەرکووک کە ئیمارات مهتەمە پێی قەتەر مهتەمە پێی تورکیا و ئێران مهتەمن پێی ئێمە خۆمان مهتەمنی پێی ئەوە تا جەنابەت باسیەوەکەی کە ململانەی لە نێوان یەکێتی و پارتی هەیە حزبێک پێی خۆش نییە حزبەکەی تر پارێزگاری لابێ بەڕاستی ئەمە کارەساتێکی نیشتیمانی نییە کاکەزانە لە پێشەکەی شتێکی جوانە دوت ئەزانی خەڵکی کەرکووک ئەوەی لەسەری بووە بۆ ئەم پرسەنێتەوە نیشتیمانی وەکو بەڕێز باسی دەکەیت لە هەڵبژاردنەکانە ئەوەی لە توانای خەڵکی کەرکووک بۆ لە توانای کوردی کەرکووک و بەشدار بووە بۆ ئەوەی یەکێتی و پارتی بکاتە براوەی هەڵبژاردن و کوردش بتوانێت بە ڕێژەیەکی باش ئێستا لە ڕووی پێکاتەوە براوە یەکەم ئەوەی کە لە ئاست ئەم پرسەنیە ئەوە دەسەڵاتی کوردی و حیزبە سیاسیەکان ئەوەی جێی داخە ئێمە کە باز لەوە دەکەین یعنی بۆ نمونە لایەنی سیاسی کوردی هەیە ئامادەیە لەگە عەرەب و تورکمان دانشێت بەڵام ئامادە نیە لەگە لایەنە کوردی براوەکەی کە شەریکی دەسەڵاتێتی کە چارەنووسی ئەوە هەردوو حزب بە چارەنووسی خەڵکەکەیەوە بەستراوە بە چارەنووسی پۆستەکانشەوە بەستراوە ئامادە نیە دانیشێت ئەوەی کێشەیە ئێمە لایەنی سیاسی کوردیمان هەیە کاکزانە لە کەرکووک کە ئامادەیە لەگەڵ لایەنە عەرەبیەکان دابنشێت لە هەولێر دانیشتنی کردووە لە مانجیەک لە 15 دانیشتن دەکات داوای لێبوردنی لە لایەنە عەرەبیەکان کردووە وەلایەنی عەرەبی بەشدار دەرچووە ئەندامی پەرلەمانی عەرەبی دەرچووە دەڵێ لەو دانیشتە وعدمان پێدراوە ئیتر کەرکووک بەنەوەیەکە بەڕێوە ببردرێت داوای لێبوردنیان بێنەوە کردو لەو ڕابردووەی کەوا کەرکووکی پێ بەڕێبردەوە یعنی لایەنی سیاسی کوردی هەیە ئەمڕۆ لەگەڵ عەرەبدا دەنشێت لەگەڵ تورکماندا دەنشێت لەگەڵ ئەو عەرەب و تورکمانانەی لەمان جینۆی 2023 دژی گەڕانەوەی ئەو لایەنە سیاسی بوون بۆ کەرکووک یعنی کێشەی ئێمەی کەرکووکی ئەوەیە لایەنی سیاسی هەیە ئامادەیە لەگەڵ ئەو لایەنە عەرەبی تورکمانی دانشێت کە دژی هاتنەوەی بوونەوەکو حزب کە دژی ئەوە بوونە بارەکەکانی وەرگرێت کە دژی ئەوە بوونە بە قورسایی خۆی بێتەوە شاری کەرکووک لەگەڵ ئەواندا ئەنشێ ئەم پرزانە باز دەکات بەڵام ئامادە نیە لەگەڵ شەریکی ئەو شەریکەی کە ئەم پرسە بە هەردوو لا دەتوانن هەنگاوی گەورەی تێبنێت ئەم پرسە وەکو پرسێکی نێتەوەی نیشتیمانی بە هەردوو لا دەتوانن هەنگاوی نێتەوەی نیشتیمانی تێبنێت ئامادە نیە دانشێکەوەتە ئەمڕۆ کاکەزانە کەرکووک ئەم پرسە نێتەوەی نیشتیمانی وەکو بەڕێزت باست کرد بۆتە قوربانی بەرژەوەندی حزبی و بۆتە قوربانی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستانش ینی کاکەزانە کە ئێمە باسی پۆستی پارێزگار دەکەین ئێمە کە وەکو بەڕێز دوتر ئەمڕۆ دەسەڵاتی کوردی و حکومڕانی لە کوردستانە چاوی لە موچەی بەغابێت چاوی لەوە بێ چەندە موچەی بۆ دەنێرە چاوی لەوە بێ کەی دەرگای مەرحەمەت بەڕوویدا دەکاتەوە ڕێدەگا ڕێی دەداتێن نەوت بفرۆشێ پێم وانێ ئەم جۆرە دەسەڵاتە سیاسی ئەم جۆرە حکومڕانیە بتوانێت پرسێکی گەورەی وەکو خەڵک و خاچی کەرکووک یەکلاکاتەوە بۆیە ئێمەی کەرکووچەکان خەڵکی کەرکووک هەمووجا لە ئاست پرسەکەن ئەوەی کە دوایی لە ئاست پرسەکەنیە هەڵوێستی هەندێک لایەنی سیاسیە کە ئامادەیە قوربانی بە کەرکووک بە خەڵکەکەی بدا لە پێناو دەستکەوتی حزبی و هەندێک کاتی دەستکەوتی حزبیش نییە تەنها عینادی حزبی یعنی ئامادەن هەموو کوردی کەرکووک و ئەم پرسە زەرەرکە بەس تەنها لە پێناو ئەوەی لە ڕووی بەرژەوەندی حزبیەوە زەرەر نەکەن. باشە بۆنی چی لێ ئەەکەی بەڕێز مامۆستا محەممەد ینی ئەیانەوێ ئەو پارێزگارە سەپێنراوەی کە هەیە چەندی ساڵە مەسەلە لە مەسەلەی تعریب بەشدارە لە زەربەدان لە کورد بەشدارە ئەوە بمێنێتەوە یان بەڕاستی سیناریۆکە شتێکی ترە؟
من دیارە زۆر جار بەرپرسی هەندێک بەرپرسی سیاسی کوردی هەیە باسی ئەوەی کردووە پارێزگارێکی عەرەبی پێ باشترە لە کوردێک کە ئەو لێ ڕازی نییە. ئەمە کێشەی ئێمەیە، کێشەی حیزبی وای کردووە کاکەزانە. ئەم پارێزگارەی کە ناونیشانی سەپێنراو لایەنێکی سیاسی ئەم بەرگەی بۆ داتاشی و ئەم ناوەی لێناوە، بەڵام ئێستا پێی باشە ئەم پارێزگارە سەپێنراوە بمێنێ، ینی هەڵسوکەوتی ئەو لایەنە سیاسی ئەوە دەردەخا، ئەو پێی باشە ئەم پارێزگارە سەپێنراوە بمێنێ، ئەو پێی باشە ئەم هەموو ناحەقەی ئەمڕۆ لە کەرکووکا دەکرێت لە پرۆسەی تعریبینێ لە دووبارە سەغڵەتکردنی جوتیاری کورد کە ئێمە دووبارە بەدەر لەبووی پارێزگار و پۆستەکانی کورد لە کەرکووک ئێمە بەرەو پرۆسەی سەرژمێری دەڕۆین کە چەندە گرنگە کورد تەواوی استحقاقی پۆستەکانی هەبێ پێش ئەوەی ئەو پرۆسە گرنگی کە سەرژمێری و لە کەرکووک دەکرێت کە زۆر کارەساتی گەورە لە کەرکووکا کراوە لە ڕووی پرۆسەی تعریبینەوە دەبێت دەسەڵاتێکی کوردی یاخۆت کوردی بەشدار لە دەسەڵاتی شاری کەرکووک ڕێگر بێت لەوەی کە ئەو تعریبە نوێی کراوە بچەسپێنرێ. ئەمە بەچی دەکرێت؟ ئەمە بە ئیرادەیەک دەکرێت ئامادە بێ قوربانی بە بەرژەوەندی حیزبیدا لە پێناو خەڵکی کەرکووک و پرسی کەرکووک. بەڵام تا ئێستا ئەوەی هەیە دەست ئەخرێتە ناو دەست عەرەب و تورکمان، ئامادەن لە استحقاقی کورد وەکو پێکهاتەی براوی یەکەمیش تەنازل بکەن تەنها لە پێناو ئەوەی وەکو عینادێکی سیاسی ڕێگر بن لەوەی مادام ئەو کەسەی پۆستی پارێزگار وەرەگری لە حیزبەکەی ئەوانە پێیان باشە ئەم پارێزگارێک کە خۆیان پێ دەڵێن خۆ سەپێنیان سەپێنراو هەر بێنێتەوە کە ئەمەش بەڕاستی نەنجیە بەم جۆرە بیرکردنەوە بەرامبەر پرسێکی پیرۆزی وەکو پرسی کەرکووک لە ڕووی خاک و خەڵکۆ. بەڵێ دواخستنی ئەو پرسە دواخستنی ئەو بابەتە بەڕێز کاک محەممەد نەسرەدین چ زیانێک بە کەرکووک و بە کۆی پرسی کورد دەگەێنێت لە کەرکووک؟ کاکەزانە پرۆسەی تعریبی نوێ بەڕێوەیە کاتێککە تۆ ئەم پرسە یەکلا ناکەیتەوە استحقاقی خۆت لە دەسەڵاتی کەرکووک وەرناگری بۆی بەو استحقاق و دەسەڵاتە ڕێگربی لە پرۆسەی تعریبی نوێ کەواتە تۆ ڕێخۆش دەکەی پرۆسەی تعریبی نوێ بەردەوام بێ. کاتێک کە تۆ استحقاقی کورد و پێکاتە لە دەسەڵات وەرناگری ئەوە تا جوتیاری کورد ئێستا ڕێگرن لەوەی بەرووبوومەکەی بێنێ بۆ ناوشار یاخ بەرووبوومەکەی بفرۆشێ ڕێگر ڕێ لێ دەگرن دەڵێن دەبێ ئەوەندەیە لە بەرووبوومەکەت بێنی ئەو جوتیارەی کە دەبوو زەویەکەی وەرگێتەوە زەویەکەی وەرنەگرێتەوە دەبا هەموو چۆرە وەریە زەویەکەی پشتوکاڵی کردو بەرهەمی هەیە ئێستا ڕێگرن بەرهەمەکەی بێنێ هەر کەسێ هەر لایەنێ ڕێگر بێ لەوەی کورد پۆستی استحقاقی خۆی لە دەسەڵاتی کەرکووک وەرگێ ئەبێ باش بزانێ ئەو لایەنە ڕێخۆشکەر دەبێ بۆ ئەوەی ڕێگریکردن لە جوتیاری کورد بەردەوام بێ و پرۆسەی تعریبی نوێ بەردەوام بێ کە ئەمەش ئاسەوارەکەی زۆر مەترسیدار دەبێ لەبەرەوەی ئێمە لە پورە بەردەم پرۆسەی زۆر گرنگین لە شاری کەرکووکە گەردەمانەوێ پێش بە پرۆسەی تعریب بگرین دەبێ هەنگاوی نەتەوەی نیشتمانی لە کەرکووک بنێ گەردەمانەوێ جوتیاری کورد بە چۆرەوەری بەرهەمی خۆی بەدەست بێنێ بتوانێت بە بازاریکە بیفرۆشێ دەبێ ئێمە هەڵوێستێکی نەتەوەی نیشتمانی لەلایەن لایەنە سیاسیەکانە بین کە ئەوەی مەترسێت تا ئێستا نەمان بینیوە بۆیە پێم وایە بەردەوام بوون بەم عەقڵیەتە زیانی زیاتر بە کێغان دەگەێنێ. بەڵێ دیاترین ئەو کێشانەی کە هەن بە کۆی گشتی بە عەرەب و بە کورد و بە تورکمان کە لە کەرکووک ڕوبەڕوو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵک بۆتەوە کامانن بە پۆلێن بەندی بەڕێز مامۆستا محەممەد. ئێمە کێشەی ئێستا تۆ بۆ زانین چۆن کاکەزانە من دوای دێمە سەر مەسەلەی کێشەی کورد بەڵام ئێستا ئەوەی کە بەگشتی لە شارەکە هەیە بۆ کەرکووک وەکو پارێزگایەکی جیای عێراق کە پێکاتەکانی ینی فرە پێکاتەیە. کاکەزانە ئێمە ئێستا کە دوای تێپەڕبوونی ساڵ حوت مانگ بەسەر هەڵبژاردنەوە تا ئێستا ئێمە پارێزگار و ئیدارەمان نییە ئەمە بۆ خۆی دڵەڕاوچەیەکی لای خەڵکی کەرکووک دروست کردووە کە ئیستیقرارێکی نەفسی بە هاوڵاتی نادا کاتێک کە دەبینێ لایەنە براوەکانی پێکاتەکان ناتوانن حکومەت دروستکەن ئەمە دڵەڕاوچەیەکی ئابووری لە کەرکووکا دروست دەکات هەرچەند دوو ڕۆژ لەمەوە پێشبینیمان تیرۆرستان دەرفەت لەم خەلەلەی ناوشاری کەرکووک دەبینن کە ئێستا ئێمە حکوومەتێکی ئەنجومەنێکی پارێزگای چاودێریمان نێ بەسەردام و دەستگاکان پارێزگارێکی هەڵبژراوی ڕاستەقینەمان نییە گۆڕانکاری لە پۆستەکان نەکراوە چەند ڕۆژێ لەمەوە پێشبینیمان کە ڕۆژی جمعە ئەو دوو یەکێک پۆلیسە شەهید دەبێت یەکێک بریندار دەبێت کە لێدوانەکانی دوای ئەوە شەو لەلایەن هەندا پەرلەمانێکی بەرەی تورکمانی کە زۆر بەڕوونی دەڵێت ئێستا کەرکووک کراوە بە زەبڵخانێ زەبڵدانێک هەرچی تیرۆرستانی شارەکانی کە هەیە هەرچی داواکراوی شارەکانی کە هەیە بە بیانووی زیادکردنی ڕێژەی عەرەب لە شارەکە دەرگایان بۆ دەکەنەوە بێنە کەرکووک بۆی ئەم کێشە گەورانەی کەرکووک کێشەی ئەمنی کەرکووک کێشەی ئابووری کەرکووک کێشەی ئیستیقراری دەرونی خەڵکی کەرکووکش بەستراوە بەوەی کە ئێمە ئەنجومەنی هەڵبژێردراوی کە داخوازی ئەم خەڵکە بووە دەست بەکار بێ پارێزگارێکی هەڵبژێردراوی لە ئیرادەی خەڵکەوە دەست بەکار بێ پۆستەکان گۆڕانکاریان تێ بکرێ خەڵک هەستکە
بەدەنگ و بە ئیرادەی ئەو حکوومەتێک هەیە بەدەنگ و بە ئیرادەی ئەو ئێستا دەسەڵاتێک هەیە کەرکووک بڕێوە بە ئەم دەسەڵاتی ئێستا هەیە ڕەنگدانەوەی ئیرادەی خەڵکی کەرکووکەکان نییە خۆسەپێنە خزمەتی تەواوی کەرکووکەکان ناکە بۆیە سەرجەم ئەو کێشانەی باسم کرد بەوە دەبێکە ئەم ئەنجومەنی پارێزگا دەست بەکار بێ و دەسەڵاتەکانشدا بەشکرێتەوە و پارێزگارێکی هەڵبژێراوی خەڵکمان هەبێ بۆی بتوانێت لە ئاست پێداویستەکانی خەڵکی کەرکووک بێت. کێشە دیارەکانی کورد وە کورد کێشیان چیە پێت وایە مەسەلەن لە داهاتوودا ئەو مەسەلەن ڕاکێشانی و هەموو عەرەبە بۆ ناو کەرکووک و ئەبینین مەسەلەن لە ناو بازار کابرا بە دەمانچەیە پۆلیس شەهیدەکە مەسەلەن دوێنێ پێرێ بە مەسەلەن بە ماتۆرسکیل پۆلیس شەهیدەکە ئەمانە بەڕاستی وردە وردە چیان لێ دروستە بێت نەتیجەیان چی ئەبێ جگە لەوە کێشەکانی کورد بە تایبەتی کە لە کەرکووکە ڕوبەڕووی کورد دەبنەوە کامانن و کە بەڕاستی ئێستا بەهۆی نەبوونی کورد پێگەی کورد لە ناو ئیدارەی شارەکە کورد تێدا دەستەوەستانە. کاکەزانە گەورەترین گرفتمان ئێوە پرۆسەی تاریبی نوێ ڕێگریکردن لە پرۆسەی تاریبی نوێ بەوە دەبێت کە ئێمە شەریکی ڕاستەقینەی دەسەڵاتی زۆرێک لەو پرۆسەی تاریبە کراوە لەناو ئەم دەسەڵاتی ئێسای کەرکووک و ڕێخۆشکاری بۆ کراوە ئەواتە کاتێ ئێمە بتوانین پارێزگارێک دیاری بکەین پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک بۆ لە ئەنجومەنی پارێزگار ئەنجومەنێک کە ئێمە زۆرینەتی دەتوانین چاودێریی ڕاستەقینە بین ئەوە دەتوانین ئێمە لە ڕێی ئەم دەستگایەوە پێش بەم تاریبە بکرین کاتێککە ئێمە هەم پارێزگار دەسەڵاتەکەمان هەبوو و لە ئەمە ئەنجومەنی پارێزگارین دەتوانین ئەو زوڵمەی کە ئەمڕۆ لە جوتیاری کورد دەکرێت ئەو زوڵمە لەسەر جوتیاری کورد هەڵگرین کاتێک کە ئەو ناحەقی دەکرێت لە جۆری خزمەتگوزاری پێشکەشکردن بە خەڵکی ناوگەڕەکەەکانی شاری کەرکووک عەدالەتێکی تێبێ دەتوانین لە ڕێگەی ئەو دەسەڵاتەوەی کەواتە ئێمە ئەم پرسی کەرکووکە وەک پرسێکی نەتەوەی نیشتیمانی بەوە دەکرێت کورد پێگەیەکی بەهێزی هەبێت لە دەسەڵاتی کەرکووک دەتوانێت خزمەتیکە گەردەمانەوەی خزمەتگوزاری پێشکەش هاوڵاتی کوردی شارەکە بکەین بەوە دەبێت کە بە قورسایی خۆمان لە دەسەڵاتی ئەم شارە بەشدار بین گەردەمانەوەی ئاسەواری تعریبی کۆن و تعریبی نوێ بزڕینەوە بەوە دەبێت کە ئێمە بە قورسایی تەواوی قورسایی کورد لە دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەم شارە بەشدار بین کەواتە ئەم پرسە بە تەواوی کێشەکانەوە کورد کاتێ بە قورسایی خۆی بەشداری بەڕێوەبردننی ئەم شارە بوو دەتوانێت هەم کێشەکان چاکە هەم بەرش بۆ مەترسیانە بگرێت کە ئێستا لەسەر کوردی شاری کرد. بەڵێ مامۆستا هەستەکەی کە بەڕاستی پیلانێکی مبەرمەز هەبێت بۆ ئەوەی کورد ئستفزاز بکرێەوە بۆ انتخاباتەکانی داهات و کورد لەو شارە ئاستەنجی بەردەمی زیاتر ببێت دەستخۆش کاکزانە بەجددی ئەم موشەی تۆڕی پلانێ هەیە و پلانەکە چەند جۆرە یعنی بۆ نمونە پێکاتەکانی کە پلانێکیان هەیە بۆ کەرکووک بۆ کوردی کەرکووک و کێشە ئەوەیە ململانەی سیاسی کوردیش بۆ خۆی پلانێکی تێدایە بۆ ئەوەی ئەم بارودۆخە بێ بۆ نمونە ئێمە باش دەزانین ئەم لێشاوە پرۆسەی تعریبینەی کە ڕوو لە کەرکووک دەکا بەمەبەستی زیادکردنی ڕێژەی عەرەبە ئەم ڕێگریکردنە لە جوتیاری کورد بەمەبەستی لاوازکردنی پێگەی جوتیاری کوردە لە شاری کەرکووک پێگەی ئابووری کوردە لە شاری کەرکووک محارەبەکردن و سەرنەوەی پۆستە ئیدارەکان لە کوردی شاری کەرکووک لاوازکردنی پێگەی کوردە ئەمە بەرنامەیە کە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە 7 ساڵە کاری لەسەر دەکرێت و ئێستا وردە ئاسەوارەکانی کوشندەتر دەبێت لە سەرمان لە ئێستا دەبینین هەندێک پۆست کە لە کورسەندراوەتەوە قایمقامی ناوەندی شاری کەرکووک لای ئێمە بوو کورد بەجێ هێشت ئێستا و قایمقامە چ ڕۆڵێ دەبینێ پارێزگارمان لابوو ئێستا پارێزگارە چ ڕۆڵێ دەبینێ بۆیە ئەم پیلانەی کە لەلایەن پێکاتەکانی نەیاری کوردەوە تا ئێستا قۆناغی زۆر مەترسیداری بڕیوە و دوایین قۆناغشی هەوڵ بدەن سەرجەم ئەم گۆڕانکاریانەی کە لە هێنانی عەرەبی بۆ ناو کەرکووک و گۆڕانکاری لە دیموگرافیای جوگرافیای شارەکەش بچەسپێنن لەم سەر ژمێرەی کە بەتەمان کە بە ڕەنگە لە مانجی 11 ئەم ساڵ بکرێت و ئەوەی پلانی بەشی دووەمی پلانەکە ئەوەیە ململانەی ناوخۆی کوردیش وای کردووە هەندێک لایەن پلانێکی هەیە مادام ئەو براوەی یەکەم نابێ ئەو دەسەڵاتەی ئەو دەوێ لای ئەو نابێ پێی باشتر ئەو دەسەڵاتە لای عەرەبێ بێ بەڵام لای کوردێ نەبێ کە پێی وایە ئەو کووردا نەیاری ئەوە یاخود ئەو کووردا ڕکابەری ئەوە لە ساحە سیاسیە کوردیەکە کەواتە ئەم دوو پلانە هەردووچی کارەسات بۆ کوردی کەرکووک دروست دەکات کوردی کەرکووک سات دەکاتەوە وەکو پێشەچەکەی وتم کاکزانە کوردی کەرکووک بە هەموو توانایەکەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردننی کرد بۆ ئەوەی لەسەر شانی بۆ کردێتی بەڵام ئەوە ئێستا بەم دوو پیلان جێڕیە کە هیچ کەسێک نەبێ ڕوبەڕووی ئەم دوو پیلان جێڕێ بێتەوە ئیرادەیەک نەبێت پەشەر بەم دوو پیلان جێڕێ بێت پێم وایە ئەمە بەڕاستی خەڵکی کەرکووک سات دەکاتەوە خەڵکی کەرکووک هەموو جا بڕژێتە سەر سنووخ کاکەزانە ئیرادەی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی لایەنی سیاسی کورد براوە بێت دوای ئەم لایەنە سیاسیە کوردە لە ئاس ئەم پرسە نەبێت
پیلانگێڕیەکی نەیارت هەبێ بێوێ تەقریب کا و بێوێ جوتیاری کورد دەرکا کەس نەبێ ئەو لایەنەی کە تۆ دەنگداپی بۆ برنەوە نەیە ئەو شەڕە بکە لە ناو خۆشدا ململانەیە کە بێ پێی باش بێ عەرەبێک بمێنێ وەکو پارێزگار نەکو کوردێ مادام لە حیزبەکەی خۆی نیە ئەمە بەجددی ئاسەوارەکەی ئەوە دەبێت کورسار دەکاتەوە لەوەی کە دووبارە لە پرۆسەی گرنگی دەنگدانە لە هەر پرۆسەیەکە متمانەی بەو لایەنە سیاسیانە بێ بتوانێت ئەم شەڕی کەرکووکە بەوان بکرێ ینی بۆیە بەجددی بەڵێ ئەوەی کە بەڕێزباس کرد مەترسیە لەوەی خەڵکی سار کاتەوە مەترسیە لەوەی کە ینی شتێک لە ناخی کەرکووچەکانە دروست بێ ئەم پرسە گەلێ گەورەتر بێ لە ئیرادەی ئەم دەسەڵاتێکە ئەمڕۆی کاکەزانە یعنی نەنجی و عیبەیەکی گەورەیە جوتیاری کورد غەدری لێ ئەکرێت جوتیاری کورد بەروبوومی منە ئەکرێبێتە ناو شاری کەرکووکەوە دوای 7 ساڵ لە 16 ئۆکتۆبر ئەمجا حکوومەتی هەرێم لجنە دروستکە بۆ ئەوەی بێ بە دوواداچوونکە بۆ ئەی ئەم 7 ساڵ ئەم لجنەیە بۆ دروست ناکرا 7 ساڵە تعریبی نوێ هەیە 7 ساڵە جوتیاری کورد غەدری لێ ئەکرێت بۆ حکوومەتی هەرێم لجنەی دروست ناکرد لەبەرەوەی ئەو لایەنە سیاسیە تا خۆی نەگەڕایەوە ناو شاری کەرکووک ئامادە نەبوو مقاطعی شاری کەرکووک کردبوو ئامادە نەبوو بە پرس بە دەنگ پرسە گرنگەکانی کەرکووکەوە بێ بۆیە ئەم جۆرە عقلیەتە کاتێک کە تۆ دوای 7 ساڵ لە کێشە و مەینەتەکانی خەڵکی کەرکووک لجنە دروستکەی کەیش لجنە دروست کردووە حکوومەت کاتێ لجنەی دروست کردووە بۆ موچە چاوەڕێی دەرگای بەغایە لە زستانە بۆ نەوتی سۆبا چاوەڕێی دەرگای حکوومەتی بەغایە بۆیە ئەم جۆرە هەڵس و کەوتەی بەرامبەر بە ناوچە کوردستانەکان وە کەرکووکش وەکو چەقی ئەو ناوچانە پێم وایە خەڵکی ڕەنگە سارد کاتەوە لەوەی دوا ڕۆژ لە ئایندە دیسانەوە شەڕی ئەم بابەتە دێتە پێشەوە چۆن بچین خەڵکی هەندێک بێتە سەر سنووقەکانی دەنگدان بۆ ئەوەی دیسانەوە لایەنی سیاسی کوردی بکاتە براوە کێ دەڵێ لە داهاتووشدا بە هەمان عەقلیەت لەگە پرسی کە تعامل باشە مامۆستا ئەو سەرژمێرەی باسەکرێ ئەگەر بێت و جێبەجێ ببێ مەسەلەن هەز ناکەی لە ئێستاوە کاری بۆ کرێ لەبەرەوەی ئەوە مەسیریە و ئەوە بێتە ئەچێتە سەر وەرەقە و ئەچێتە سەر پلانی استراتیژی عراقی و ئەو وەختە بەهۆی ئەو سەرژمێریەوە قسە لەگەڵ کورد دەکرێ کە بەو شێوە بڕوا هەست ناکەی لەو سەرژمێریە کورزیانێکی گەورە ئەکا ئەگەر ئەو ململانەیە بێوەکو جەنابەت دەفەرمی کە حەزبێکە بێ گرنگە بێ بەس لە یەکێتی نەبێ هەرچیە بێ مشکلەی نەبێت کاکەزانە ئەو سەرژمێریە بۆ زۆر گرنگە طبعاً بۆی بزانین ئێمە سەرژمانیمان وایستۆ لە کەرکووکە بەڵام ئێمە وایستومانە لە چوارچێوەی مادەی 140 سەرژمێریە بکرێ ئەمجا ئیستیفتا بکرێ لەسەر چارەنووسی بەڵام ئەمەی ئێستا دەکرێت ئەو ئیستیفتایانەیە کە کورداوەیەکە ئەو ئیحسایش نییە کە کوردایەکە سەرژمێرێ دەکرێت بەڵام ئەوان هەستاون دووبارە فێڵ لە کورد دەکەن بەڵام کێشەی ئەوەیە کوردش باوەڕی بۆ کردووە بۆ فێڵی لێکرا و باوەڕی پێکراوە ئەوان دەڵێن ئێمە دوو پرسیارمان لە سەرژمێرەکە دەرکردووە ناپرسین نەتەوە چییە و ناپرسین مەزهەبت چییە بەڵام ئێمەی کەرکووکی باش دەزانین ئەوەی ئەمڕۆ لە چوارچێوەی پرۆسەی تەعریبا دەهێنرێتە شاری کەرکووک ئەوە عەرەبن ئەوانەی دەهێنرێنە شاری کەرکووک و ڕێژیان زیاد کرا و کارتی زانیاری و فۆرمی خۆراکیان بۆ دەگوازرێتەوە ئەوە عەرەبن ئەوەی کەوا ئاوارەیەکی زۆر نەگەڕاوەتەوە ئەوە لە کوردە نەگەڕاوەتەوە ئەوە ڕێژەیەکی کەسکە لە کورد لە دوای 16 ئۆکتۆبر و ئاوارە بوو ئەوەش کردوکەواتە ئەمەی کە ئەمڕۆ بەتەمان لە 20 بکرێ سەرژمێریە ڕاستە پرسیاری نەتەوە ناکە ڕاستە پرسیاری مەذهب ناکە بەڵام ئەو خەڵکەی کە ئێستا بۆ خۆی لە چوارچێوەی پرۆسەی تەعریبی نوێهاتووە کە بچەسپێ لەسەر شاری کەرکووک هەر ڕۆژێ ئێمە داوای ئیستیفتایەک بکەین داوای سەرژمێریە بکەین ئەمانە دەبنە گەورەترین بربەست بەڕووی کووردا لەبەرەوەی کاکەزانە هەر گۆڕانکاریەک لە ماوەی ڕابردووە کراوە ئەم سەرژمێریە دەیچەسپێنێ جوگرافیای اقتصادی کەرکووک دەچەسپێنێ دێهات و قەزا و ناحیەکان دەچەسپێنێ کاکەزانە ئێمە ئێستا هیچ قەزایەکی تەواو کوردیمان لە کەرکووکان نەماوە تەنها دوو ناحیەی کوردیمان هەیە کە قەرەهەنجیر و شوانە بەڵام سەرجەم قەزاکانی کە بەسان قەزای حەویجە بە تەنها خۆی بەقەدەر هەموو ناوچە کوردیەکانە خەڵکی تەیە کەواتە ئێستا کە ئێمە لە ئایندەدا هەتا لە ڕووی گەشەی ئابووری لە ڕووی پرۆژەسەوە کاتێکە دێن باسی دەکەن ئەم نەخشە ئابووریش کەدا دەڕێژێتەوە و پارە تەرخان دەکرێت تەرخان دەکرێت لەسەر ئەو ئەساسی ئەو سەرژمێریە دەیچەسپێنێ لە ڕووی گەشەی ئابووری لە ڕووی جوگرافیای ئابووری شاری کەرکووک گوندی قەزای ناحی هەموو دەدەسپێت ئەم واقعە بچەسپێ ئێمە ئێستا قەزا ئەبایە چەمچەماڵ بگەڕایەتەوە نەگەڕاوە قەزای دووس بگەڕایەتەوە ناحەکان بگەڕایەتەوە ئەمانەی چی نەگەڕاوەتەوە دووبارە ئەم سەرژمێریە کاکەزانە ئەمانەی ئەم واقعی ئێستا دەکات بە ماڵ لەسەر کەرکووک ئەوەی کە زیادی کردو عەرەب زیادی کرد کورد زیادی نەکرد کورد کەمی کردو لەبەرەوەی ئاوارەبوونێکی کەس لە دوای 16 ئۆکتۆبر ڕوبەڕووی خەڵک بۆتەوە ئەمە بەڵێ مەترسیە کاکەزانە ئەم مەترسیە بەچی پێشی دەگرێت بەڵێ کورد بەشداری دەسەڵاتی شاری کەرکووک بێ بە قورسایی تەواو
پارێزگاری هەبێ بەرپرسی تەواوی هەبێ بتوانێت لە ڕێگە ئیدارەکانەوە ڕێگری بێ و بەشی دووەمشی ئەوەیە بتوانێت چۆن ئێستا وەفد لە زۆرۆفت دەنێرن بۆ موچەی پێشمەرگە وەفد لەسەر وەفد دەچێن ئەو ئێستا وەفدێکی تازە لە بەغایە چۆنێتی نەوت دەست پێ بکاتەوە بۆ ئەوی شەریکە نەوتەکان زەرمەند نەبێت ئەو شەریکاتە ئەمنیە حیزبیانەی پارێزگاری لە شەریکە نەوتەکان دەکەن زەرمەند نەبن وەفد لەسەر وەفد دەچێ بە بەغا ئەو هاش وەفد بنێرن بۆ ئەوەی ڕێگر بن لەوەی ئەو گۆڕانکاریانەی لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر لە کەرکووک ڕوویداوە لەو سەرژمێریە نەچەسپێ و نەبێتە بەشێ لە واقعی کەرکووک. باشە مامۆستا ئەگەر پارێزگارێکی کورد هەبێ بۆی بەرچاوڕوونی لای هاوڵاتیان و دانیشتوانی کەرکووک و بینەرەکانمان هەبێ دەتوانێت ڕێگری لە چی بکات بەسەلەن زۆر جارکە دەوترێت ئەگەر پەنجومەنی پارێزگاش قوتێکی ئەوە تۆی لە پشتی پارێزگار نەبێت ناتوانێت ئیش بکە یان مەسەلەن بەو تەوزیعاتە ئیداریەکە ئێستا باسەکرێ ململانێکە زۆر زۆر چڕوتوندە لەسەری پارێزگاری کوردلانی کەم ئەگەر پارێزگارەکە کورد بێ دەتوانێت ڕێگری لە چی بکات بۆی کورد لە 4 ساڵی داهاتوو یان لە سەرژمێریدا یان لە هەر بابەتێکی تردا زیانمەند نەبێ. یەکەم شت کاکەزانە زۆرێ لەم پرۆسەی تەعریبە ئەم دەسەڵاتە خۆجیی ئێستای کەرکووک ڕێخۆشکاری بۆ دەکات. ئەم دەسەڵاتەیە ئەم خەڵکە دێ دەرگای بۆ ئەکاتەوە لە ڕووی ئەمنیەوە موافقەی دەداتێ کاتی زانیاری بۆ ئەگوازێتەوە فۆرمی خۆراکی بۆ ئەگوازێتەوە کەواتە ئەگەر تۆ لە دەسەڵاتەکە بووی پارێزگارت بوو کەواتە ڕێگر دەبی لەوەی عەرەبی دەرەوەی کەرکووک بێ کاتێک کە تۆ لە ئەنجومەنی پارێزگابی و هەوڵی ئەوە بدەیت دەسەڵاتی ئەمنی شاری کەرکووک بچێتە ژێر دەسەڵاتی حکومەتە خۆجیەکە و پۆلیسی کەرکووک ئەو کاتە ئەو دەسەڵاتە خۆجێتی شاری کەرکووک بەرپرسە بێ لە ئەمنیەتی کەرکووک هێزیەکی سەر بە بەغا بەرپرسەوە نابێ ڕێ لە جوتیاری کورد بگرێ بەرهەمەکەی بێنێتە ناو شاری کەرکووک یا تەسویقی کا بۆ خواری و عێراق کەواتە کاتێک کە تو دەسەڵاتەکە بەشداربی ئەو هەنگاوانەی لە ناو شاری کەرکووکە و پاڵپشتی دەسەڵاتەکە دەکرێت ئەو تۆ ئەو هەنگاوانە ڕێگر دەبیلێ کە پێم وایە یعنی زۆرینەی تەعریبینێ بە پاڵپشتی دەسەڵاتە خۆجەیەکێ زۆرینەی ئەو دژایەتی لە ناو شاری کەرکووک دەکرێت بە پاڵپشتی ئەم دەسەڵاتێ بەشداریەکی کوردی بە پێی قەبارە و استحقاقی خۆی لەو دەسەڵاتانە پێم وایە ڕێگرێکی باش دەبێت لەوەی کە ئەم ناحەقیانی کە باسمان کرد ڕوو نەدەن یاخۆت کەم کرێتەوە. مامۆستا ڕۆژی انتخابات دەکەیت جەنابە داگا لێ بۆ منیش لە کەرکووک بووم دیقەتم دا مەسەلەن ئەو لێشا و حەشامەتێک کە ڕووە کاتە سەر سندوقەکانی دەنگدان لە حەویجە هەندێک جار هەندێک کەلیمە هەیە نایەت مامۆستا کە ڕویانە کرد بەڕاستی جێگەی مەترسی بوو بەڕاستی جێگەی ئەوە بوو کە ئەگەر هاتبا ئەو حەماسەتە کوردانە نەبووایە کە بەڕاستی خەڵکێکی زۆر بە پەرۆشەوە کردی هەرچەندە ئاستی بەشدارێکەش ڕۆک پێویست نەبوو بەڵام لە حەویجە ینی بۆ خۆیان لە کەرنەڤاڵێکی عەرەبە چوو ئەمە بەڕاستی ئەوان ئێستا سەرپێتر نین ئامادەتر نین بەرامبەر بە کورد کاکەزانە ئەوان ئەو ڕۆژی هەڵبژاردە دەیانوت ئەگەر دەتەنەوێت کەرکووک نەگەڕێتەوە ژێر دەسەڵاتی کورد فەرموو بەشداری ئەم پرۆسەیە بن گەر دەتانەوێت کەرکووک لە ژێر دەسەڵاتی خۆمانە بمێنێت فەرموو وەرن بەشدار بن گەر دەتانەوێت کورد لە چوارچەوەی مادەی 140 نەتوانێت کەرکووک بجێڕێتەوە فەرموو وەرن بەشدار بن ئێستا ئەم پیلانە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەچێت کەواتە ئەو لایەنە سیاسی عەرەبیەکان هانی خەڵکی عەرەب دەدەن لە شارەکانی کەوە بێن بۆ کەرکووک بۆی ڕێژی عەرەب زیادکەن هانی عەرەب دەدەن بەشداری پرۆسە سیاسیەکەکەن بۆی دەسەڵاتیان لە ناو شاری کەرکووک بمێنێ پێچەوانەکەی لای ئێمە کاکەزانە دەسەڵاتەکەی ئێمە لە بری ئەوەی هانی خەڵک بدا لە کەرکووک بمێنێ هەندێکیان هەندێک کات بینیمانە ڕێخۆشکەریان کردو خەڵک بگوازێتەوە بۆ هەولێر و سلێمانی لە بری ئەوەی بێن پاڵپشتی جوتیاری کوردکەن بۆ ئەوەی خاکەکەی بەجێنەمێنێ دوای 7 ساڵ حکومەتی هەرێم لە جنە دروست دەکات بۆی بزانێت جوتیاری کورد لە کەرکووکە چۆن غەدری دەکرێت پرۆسەی تەعریب هەیە لە بری ئەوەی حکومەتی هەرێم ڕێخۆشکەر بووایە بۆ ئەوەی ئەو کوردە ئاوارەی کە ئێستا لە هەولێر و سلێمانیە بێتەوە سەرزێدی خۆی ئەمەی نەکردووە ئەو ئاوارەیە تا ئێستا لێمەوە ئەمەش بۆتە خەلێلێ بۆ کرد کەواتە بە پێچەوانەوە نایارانی کورد بەڕاستی هەنگاو بە هەنگاو خۆیان بۆ ئەم شەڕی یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک ئامادە دەکەن هەنگاوی جدی بۆ دەنەن بە بەرامبەرەکەشی دەسەڵاتێکی خەمساردی سیاسی کوردیمان هەیە لە ئاست ئەمە نیە ئەوەی کە وەکو بەڕێزشت وت خەڵکی شاری کەرکووک هاوڵاتیانی ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک ماوە ئەوانش ئەوەی کرد ئێستا بەم هەڵسو کەوتەی ئەمڕۆ لەلایەن دەسەڵاتی سیاسی و خەمساردیەوە پێم وایە ئەوانش سار دەبنەوە بۆیە ئەوەی کە مەترسیە کاکەزانە ڕەنگە ڕۆژێک بێ
بەم شێوەیە تەعامل لەگە کەرکووک بکرێ عەرەبەکان بێن پێمان بڵێن فەرموو ئیستیفتاتان دەیە با ئیستیفتا بکەین سەرژمێریتان دەیە با سەرژمێریکەین بزانین ئەم کەرکووکە هی ئێمەیە یا هی ئێوەی. باشە تورکمان تا چەند لەسەر پێ و ئامادەن مامۆستا محەممەد بە تایبەتی کە تورکیا پشتیوانیانەکە مەسەلەن باز لەوە کرێ بەشێکی لەو نەرمینوانەی پارتی بۆ دڵڕازیکردنی تورکیایە و ئەوەیە کە تورکیا نایە پارێزگارەکە بۆ یەکێتی بێ. کێشەی ئێمە ئەوەیە ئێمە دەزانین نارەکانمان چۆن ئیدارەی مەلەفەکە دەدەن ئەوان دەزان چیان دەوێ ئەوان دەزانن چیان دەوێ بۆ بڵێ ئێمە باش دەزانین تورکیا پاڵپشتی تورکمانەکان دەکات تورکیا فشار لەسەر تورکمانەکان دەکات لەسەر لەگە کورد ڕێنەکەون و تورکیا فشار لەسەر عەرەبەکان عەرەبە سونەش دەکات کە نزیکی ئەوەن هەندێک لایەنی سیاسی عەرەبی کەرکووکێ نزیکی تورکیا فشار لەسەر ئەوان دەکات. ئێمە گلەیمان لەوان نییە گلەیمان لەوەیە لایەنی سیاسی کوردی هەیە ئەوش لەگە تورکیا بەشێکە لە ئەجنداکەی تورکیا ئەوەیە بەڕاستی جێداغ کەوای کوردۆ کورد پاشەکشەی گەورە بکە کەواتە ئێمە لۆمەی نارانمان ناکەین دەوڵەتێکی پاڵپشتی دەوڵەتێکی ئەقلیمی ئیدارەی مەلەفی کەرکووک دەدەن و دەیانەوێت پۆستەکان یەکلاکەنەوە ئەوی جێداغی ئێمەیە لایەنی سیاسی کوردی پەشێ بێ لە ئەجندات تورکیەکە. ئێمە دەزانین تورکیا دەیەوێ هیچ کاتێ کورد جا ئەو کوردە هەر کوردێ بێ دەسەڵاتی ڕەهای لە کەرکووک نەبێ دەسەڵاتی باشی لە کەرکووک نەبێ کورد نەتوانێت لە کەرکووکە هەنگاوی گەورە بنێ ڕۆژێ لە ڕۆژان بیر بکاتەوە چارەنووسی کەرکووک یەکلاکاتەوە. داخی ئێمە ئەوە هەیە لایەنی سیاسی کوردی هەیە بەشێکە لەم ئەجندایە جێبەجێکاری ئەجنداکەیە نەکرد ئەوە کاکەزانە ڕێخۆشکەرە بۆ ئەنجامدانی دانیشتن و گفتوگۆ و مباوەزات بۆ ئەوەی ئەجندای ئەو وڵاتە ئەقلیمی سەر بگرێت. ئەمە کێشە ڕاستەقینەکانی ئەمڕۆی کەرکووکە. ئێمە بەجددی حەق نییە گلەی لە عەرەب و تورکمانکەین گلەی لەو لایەنە سیاسی بکەین ئامادەیە لەگە عەرەب و تورکمان دابنیشێ ئامادە نیە لەگە لایەنە کوردیەکە دانشێ ئامادەیە تەنازل لە حەقی کورد بکات لە پۆستی پارێزگار کە لانی کەم دەبێت 2 ساڵ لای کورد بێ کە خۆ ئیستحقاقی کورد ئەوەیە براوە یەکەمە و دەبێت 4 ساڵ بێ بەڵام لانی کەم 2 ساڵ بێ بەڵام ئەندام ئەنجومەنێکی پارێزگای کەرکووک لە پێکاتی عەرەب دەرچێ بڵێ بڵێ ئێمە ڕێککەوتووین ساڵێک یا 7 مانگ بە لایەنێکی کوردی ئەدەین ساڵێ بۆ تورکمان 2 ساڵ بۆ ئێمە ئەگە لایەنێکی کوردی بەمە ڕازی بێ حەقی هەموو کوردی کەرکووک بە 7 مانگ بزانێ ئەمە بەو معنایە بەشداریکردن لە ئەجندای وڵاتێکی ئەقلیمی کە ئەو وڵاتە ئەقلیمیە دەیەوێت بە هەموو شێوەیە کورد لە دەسەڵاتی کەرکووک دووخاتەوە کە ئەمەش کاکەزانە بەجددی ئەمە جێداخە بۆ کەرکووکەکان ئەمە ئێمە سار دەکاتەوە لەوەی کە ئومێدێکمان بەم دەسەڵاتە هەبێ ئومێدێکمان بەم بیرکردنەوە سیاسیە هەبێ لە ئاشپرسەکانی کەرکووک بێ. بەڵێ مامۆستا کەواتە ئێمە کە بەو شێوەیە بێ بۆچی گلەی وەکو خۆ دوتت لە تورکمان و عەرەب بکەین مەسەلەن لە عەرەبی سونە بکەین عەرەبی سونە گەرچەند مەسەلەن هەر ئەوان زیاتر باڵا دەستن مەسەلەن وڵاتی وەکو ئیمارات باسەکرێ مەسەلەن لە ژێر بەژێر پارە ئەدەن دەعمیانەکەن هاوکاریانەکەن باوەڕکە گەر بەو شێوەیە بڕوا جاخۆ 7 مانگ پارێزگارەکە 2 مانگەرە بە پێشوازی لە خەڵکە گوڵی بۆێنن ئێ بە 5 مانگەکە ژاو ڕداتەوە بێ خواحافیزی بکە و لە خواحافیز بە 7 مانگ چی ئەکرێیانی ئەمە چکارە ساتێکە بەسەر کورداتوە مەسەلەن ئەمە چکارە ساتێکە بەسەر مەسەلەن پرسێکی نەتەوەیی و یا نیشتیمانی وەکو کەرکووک هاتۆ بەڕاستی حەق نییە کە ڕەنگە مۆهتەم نەبین پێی ڕەنگە بەڕاستی هاوارەکان هاواری زۆر جددی و کوردانە نەبێت بەڵام ئەرێ گوناح نییە قەزیەی کوردایەتی توخوا گوناح نییە مەسەلەن ئێمە بێن بە دیار ئەم قەزیەوە دابنیشین هەموو ڕۆژێ و قەزیە بچووکتر بێتەوە مادەی 140 بان ئێستا واز لێناوە لە هەر کەسێک باسیکەی بەداخەوە بە ناشیرن وەریەگرێ مەسەلەن ململانەکان بەو شێوێ بن ئینتیمای نیشتیمانی مەسلەی پرسیینەتەوەی مەسلەی ئەوەی مەچی بنەوەکانمان بڵین خۆت بەڕێزت پیاوێکی بە ئاگای و چاودێرێکی سیاسی وردی ناوچەکەشیت مەسەلەن ئێستا ئیسرائیلەکان کە لەو شەڕێیان مناڵێکیان بێتە 6 ساڵ فێری هەوڵەدەن فێری عەرەبی بکەن بۆی خۆی تێبگا کە عەرەبچی ئەوێ لەوان ئێمە هاتوین وردە کورد بەشێکی خاکی کورد بە ئەجێندای ئیقلیمی تەسلی بکەین ئەمە چکارە ساتێکی نەتەوەی و ئینتیما لەسەر ئینتیمای نیشتیمانی تەنانەت لە هەولێر و سلێمانی و دۆهۆک وەڵە بجەش دروستەکە ئەزانی کاکەزانە هیچێک لەوەی کەوا لۆمەیەکی گەورەی دەسەڵاتی سیاسی کوردی دەکرێت ئەوەیە کە ئێمە نەدەبوو چارەنووسی کەرکووک و ناوچە کوردستانەکان بدەینە دەست مادەی 140ەوە کە مادەیە بوو لەو ڕۆژەیە پێمان وا بوو یاسا جێبەجێکرێت ئێستا زۆر کەس سەرنوشتەی دەسەڵاتی سیاسی و ئەو کەسانە دەکات کە ڕازی بوون بینن چ جای ئێستا نەکەر ئێمە ئەو کاتە ئێمە بە خەڵکی بۆ ڕازی نەبوو چ جای ئێستا ببینین ئێمە کەرکووک دوای ئەو هەموو مەینەتی کە ئێستا وەکو بەڕێزت باسەکەی باسکردنی مادەی 140
بۆتە بابەتێکی زۆر قورس یعنی ئێستا نەک نارەکانت باسی ناکەن کورد بۆ خۆی باسی جێبەجێکردنەکەی ناکات لەبەرەوەی هاوڵاتی ئاسایی باسی ناکەێت بڕۆ لای کەرکووچێ بڵێ تا چەندە ئومێدت بەوە ماوە ئەم دەسەڵاتە و ئەم ئیرادە سیاسی ئێستا هێ مادەی 140 جێبەجێکە دەڵێ ئەم دەسەڵاتە ناتوانێت باسی کا و جێبەجێکە ئێستا خراپتر ئەوەیە کە ئێستا هاتووە کاکەزانە یەکێ لە مەترسەکان ئەوەیە هەر لایەنێکی سیاسی یعنی بۆ نمونە ئەگەر بەهاتە ئەو ڕێککەوتنەی ئەو ڕۆژە لە دانیشتنی سێمی دانیشتنی سێمینی ئیدارەتی ئیتیلاف کەرکووک لەگەڵ محەممەد شاه سوودانی سەرۆک ئەنجومەنی وەزیران جێگیر بووایە ئیتر ئەمە دەبوو بە عورفێک هەموو کاتێ ساڵێکیان دەدا بە کورد ئەو لایەنە سیاسیەش لەبەرەوەی پێگەی خۆی هەن ئەوەندەیە لە کەرکووک بەو ساڵە رازی دەبوو بیری لەوە نەکردەوە ئەمەی تۆ وەری دەگری ئەمە ئیستحقاقی پێکهاتەیەکە ئەمەی تۆ وەری دەگری ئەمە ئیستحقاقێکە ئەمە شەڕی نەتەوەیەکی لەسەر کراوە لەو ڕۆژەوەی دەوڵەتێک دروست کراوە بە ناوی عێراق و دژایەتی کورد لە شاری کەرکووک دەکرێت خەونی ئەو خەڵکەیە ئەم خاکە بجێڕێتەوە تۆ ئێستا ناکرێت لە پێناو بەرژەوەندی حیزبی ناکرێت لە پێناوەی ململانێت لەگەیەکێتیا هەیە بێ ئیستحقاقی پێکهاتەیەک ئیستحقاقی نەتەوەیەک استحقاقی نەتەوەیە کە هەزاران شەهید داوە لە پێناو ئەو خاکە بیکەی بە قوربان بەرژەوەندی حیزبی یا بیکەی بە قوربان بملانەیەکی حیزبی کە پێم وایە ئەوەش نەنجی و عیبەیەکی گەورەیە بۆ لە کەرکووکە ئەم ململانەیە دەکرێت بۆ لە حکومەتی هەرێما ئێستا حکومەت هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەیەکەوە دەوام دەکەن شان دەچێتە بەغا بە هاوبەشی شەڕی بوجە بە هاوبەشی دەکرێت خێرە ئەم پرسە نەتەوەی نیشتیمانی بە هاوبەشی ناکرێت بۆ دەبێت کەرکووک وەک پرسێکی نەتەوەی نیشتیمانی بکرێتە قوربان ئەم ململانەیە حیزبیە بۆ ئەم ململانەیە حیزبیە وای نەکردووە حکومەتی هەرێم هەڵوەشێتەوە بەڵام وای کردووە حکومەتی کەرکووک دروست نەبێ بە شێوەیە کە کورد ئیستحقاقی خۆی وەرگێت ڕێگە ڕاستەکە کامەیە مامۆستا بۆ ئەوەی کە ئێمە بۆ نمونە زۆر جار من هەر خۆی کوردی ئامەدەم بینیوە کوردی ڕۆژئاوا مهابات هەموو چاوی لەسەر کەرکووکە کەرکووچیان خۆشەوێ ڕەنگە کەرکووچی هەر نبینی بەڵام مادام ئەزانێکە لە ململانەیەکی مەزهەبیایە نەتەوەیایە ئەقلیمیایە کەرکووچی خۆشەوێ سەپۆرتی کەرکووکە ناوێ کوردە دەستی بچێ ڕێگە ڕاستەکە کامەیە مادام قەزیەکە قەزیەکی کوردستانی گەورەیە ڕێگە ڕاستەکە ئەوەیە پرسی کەرکووک ئەوە دەخوازێ لە یەکێتی و پارتی سەروی هەموو بەرژەوەندیەکی حیزبی ڕێککەون لەسەر ئەوەی کەرکووک ئەبێ پارێزگارێکی کوردی هەبێت زۆر جا باس لەوە دەکرێت پارێزگاری بێلایەن کاکە شەڕی کەرکووک شەڕێکی قورسە پارێزگاری بێلایەن یەکەم کەس یەکێتی و پارتی التزامی پێوە ناکەن ئەگەر بەڕوونترش بت پارێزگارێکیش دابنەی بەویستی پارتی ئێمە ڕابردوو تەجربەمان هەبووە هەر کاتێ پارێزگارێک یعنی بۆ نمونە ئێستا پارتی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق براوەی یەکەمە ئایا ڕازی دەبێ پێی بڵێن ئەو بەربژێرەی تۆ دایدەنەی بەڕێی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێ ئەوە بێ کە سەرجەم لایەنەکانی شەریکی دەسەڵات سەر رازی بن ئەوە لە کەس قبوڵەکە دەڵێ من براوە یەکەمم ئەمە بدەئەت بۆ کەرکووک ئەوە ڕازی نییە سیلاحی دەچی ئەوەیە دەچێت لەگەڵ لایەنەکانت ڕێک دەکەوێت ڕێک دەکەوێت بۆی ئەم بارودۆخە بۆ خۆی بمێنێ پارێزگارەکە لە ئەربێتەوە تا ئێمە پێویستمان بچێت کاکەزانە بۆی ئەم شەڕەنەتەوەی نیشتمانی بەرین ئەبێ قوربانی بە بەرژەوەندی حیزبی بدەین ئەبێ ئێمە بتوانین پارێزگارێ دابنین لانی کەم یەکێتی پارتی التزامی پێوە بکات کە پارێزگارە کوردەکە سەرجەم حیزبە سیاسی کوردەکان التزامی پێوە بکەن ئەو پارێزگارە هەموو هێزە سیاسی کوردەکان و خەڵکی کوردی شاری کەرکووکی لە پشت بێ بۆ ئەوەی بتوانێت شەڕی کەرکووک وەکو پرسێکی خاک و خەڵکی ئەم ناوچەیە بکات کەواتە ئێمە بۆ شەڕی ئەم پرسە پێویستیمان بەوەیە هەموو لایەنە سیاسەکان خەڵکی کەرکووک لە پشت ئەو ئیدارە کوردیە بێ کە دەبێتە بەشە لە دەسەڵات بۆیە زۆر بەلامانەوە گرینگە ڕێکەوتن بکرێت لەسەر ئەوەی کورد وەکو نەتەوە پشکەکانی خۆی وەگرێت نەک وەکو حیزب لەبەرەوەی هیچ هەموو کەرکووک لە پشت یەک حزب کۆ نابێتەوە بەڵام هەموو کەرکووک لە پشت ئەو کەسە کۆ دەبێتەوە کە شەڕی ئەم پرسە دەکا وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی کەواتە داوای ئێمە لەوەیە سەیری پرسی کەرکووک وەکو بکرێت وەکو پرسێکی نەتەوەی نیشتیمانی ئێمە داوای پشتی خۆمان لە دەسەڵاتی ئیداری کەرکووک دەکەین وەکو نەتەوە نەک وەکو حزب لەبەرەوەی ئێمە بینیومانە کاتێک کە پشکەکان وەکو حزب وەردەگیرێ لە بەرژەوەندی حیزبە بەڵام ئەگە پشکەکانمان وەکو استحقاقی نەتەوەی وەرگرت دەبێت لە خزمەتی سەرجەم کوردی کەرکووک سەرجەم نەتەوەکانی کەس بێ و بتوانێت شەڕی کەمکردنەوەی ئەو هەموو زوڵم و زۆریە بکرێت کە ئەمڕۆ بەرامبەر بە کوردی شاری کەرکووک دەکرێت. بەڵێ مامۆستا ینی کەواتە من تێگەیشتم بەڕاستی من ئێستا ناتوانم کەرکووچێک یان مناقەشە لەگەڵ کەرکووچێک بکەم کە بڵێم گلەی لە عەرەب و تورکمان بکەین ینی مەستا خۆمانین ئەگەر بێت و بۆ نمونە کورد پێشێتی 5 کورسیە پارتی دوی هەیە و مەسیحیەکەش لەگەڵ کوردایە و کووردە کەسێکی کووردە کەسێکی کووردە
یان ئەتوانن مامەڵەیەکی باش بکەن مامەڵێکی نێتەوەی بکەن ئەنی کەواتە من ئێستا ناتوانم گلەی لە عەرەب و تورکمان بکەم ئەوانیش جێندای خۆیان هەیە ئەوانیش پلانی خۆیان هەیە بەڵام ئەوتا ئێمە لەناو خۆمان یانی من تێگەیشتم کە ڕاستی دەردەکە دەردێکی نێخۆییە کەزانە هەر لەسەر قسەکان بەڕێزم ئەو ڕۆژە شێخ وەسفی ئاسی باسی ئەوە دەکات دەڵێ ئێمە لەو دانیشت نەبووین کە باس کرا گفتوگۆ لە ئەیبانی کەوراکە ئێمە ڕێکەوتنی هەیە پارتی بۆ ماوەی 7 مانگ بێ و ساڵێ تورکمان و ئەوان ئەڵێ ئێمە وەکو عەرەب بەمە ڕازی نەبووین کە ئەندامێکیان هەیە لە ئەنجومەنی پارێزگا بێجەرەکە لێ پرسێ بۆ ئەڵێ بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی تەواوی پێکاتەکانی کەرکووک نییە ئەمە ناکرێت ئێمە حیزبێکی سەرەکی کە براوەی یەکەمە وەکو حیزب لە بیدارەدانی کەرکووک دوورخەینەوە ئەمە ئیستقرار بە کەرکووک نابەخشێ نەنجوو عیبەی گەورەیە لایەنێکی عەرەبی ڕازی نەبێ بەو جۆرە دارشتنەوەی دەسەڵاتە پێی بڵێ ئەمە ڕنگدانەوەی ڕاستەقینەی کەرکووچەکان نییە ئەمە دەسەڵاتی دروست ناکات ئیستقرار بە کەرکووک بدا بەڵام لایەنی سیاسی کوردی هەبێ بەشێوێ لەو بەرنامەیە ئەمەیە کە قسەکانی بەڕێزت بەڵێ ئێمە ناتوانین لێی لە عەرەب بکەین ئەوە عەرەبێ بوو ئەو ڕۆژە دەیوت ناکرێ ئێمە مەسیحیەکە دوورخەینەوە لەبەرەوەی تەحالفی لەگە یەکێتی هەیە یەکێتی بە 5 کورسیە دوورخەینەوە باقیەکەی ئێمە ئەم دەسەڵاتە دابەشکەین ئەمە ئیستقرار بە کەرکووک نادا ئەمە خزمەت بە برایەتی ناکە ئەمە گەشە بە دوا ڕۆژی کەرکووک نادا بەڵام لایەنی سیاسی کوردیە بووە بەشێ بووە لەم ڕێکەوتنە و دیفاعی لەم ڕێکەوتنەش کردووە کەواتە بۆیە دەڵێم بەڵێ ئێمە حەق گلەی لە خۆمان کەین بەڵێ ئێمە ئەمڕۆ کەرکووک بەو هەموو کێشەوە هۆکاری سەرەکی لەوەی کێشەکانی کەرکووک کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە گەورە دەبن قەبە دەبن زیانیان زیاترە ئەم ململانە نەوخۆیە کوردیە کە هەندێک کات ململانێکە و بەرژەوەندی حیزبێکە وا دەکات نەیارەکانت سەردەخا بەسەرتا تەنها لە پێناو ئەوەی کەەوە وەکو حزب شکست نەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین هەڵسوراوی دیاری بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ گفتوگوۆیە سپاس بۆ دەرفەتەی بەڕێسا ماندوومان کردی بە هیوایەوە ئینکا کۆیە و پرسانە چارە سەر ببن و گرنگی زیاتر بە پرسیینەتەوەی و نیشتیمانی بدرێت لە کەرکووک لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامەیەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ